داری بەڕووە، داری مازووە، داری سماقە ترشە، داری گۆیژە، هەرمێ کێوی لێیە، هەنجیرە کێوی لەیە بۆ نمونە بەڵاڵووکە. ئەمانە بە شێوەیەکی گشتی بەشێکی زۆری ئەو دارانن کە لە ناوچەی دارستانەکانی هەڵەبجەدا هەیە. من بیستمە لە دەمی باو باپیرانمان کە ورچەکان دابەزیون بۆ ناو گوندەکانمان. ئێمە لە ڕووی لە ڕۆژە گەشتیاریەکان ژینگە پارێزدانین لەسەر جادە ڕئیسەکان و علاگە تەوزیعین بەسەر خەڵکەکانە، بەڵام خەڵکەکە وعەتی ئەویان نییە کە زبالەکە لەگەڵ خۆیان کۆیکەن و بۆ ژینگە پارێزە فەقیرانە کۆیەکەن. پارێزگای خەڵەبجە لە ڕووی موقعی جوغرافیەوە کەوتووەتە باکووری خۆرەڵاتی وڵاتی عێراق، هەروەها خۆرەڵاتی هەرێمی کوردستانەوە. ئەم پارێزگایە دوای ئەوەی کە لە ڕووی موقعی جوغرافیەوە ئەگەر باسی کەین لە بەشی باکووری خۆرەڵاتەوە بەرەو باشووری خۆرەڵات هاوسنورە لەگەڵ وڵاتی ئێرانە کە زنجیرەچیەکانی سوورێن و زنجیرەچیەکانی هەورامان کە دەیان لووتکە چیای وەکو شرام و هەورامان و تەتە و کەڵەلانکێ و خەڵەفان و تەوەنێ و ئەوانە لەخۆ ئەگرێت. پاشان لەگەڵ ڕووباری سیروان ئەمانە سنووری جیاکەرەوەی نێوان پارێزیای هەڵەبجە لەگەڵ وڵاتی ئێران پێکێنێ بە درێژایی 125 کیلۆمەتر سنووری نێودەوڵەتی لەگەڵ وڵاتی ئێرانە هەیە. لە بەشی باکووری خۆرئاواشەوە هاوسنورە لەگەڵ با بڵێن قەزای پێنجوێن و قەزای شارەزور و قەزای سێ سادقی سەر بە پارێزگای سلێمانی. لە بەشی خۆراواشەوە هاوسنور لەگەڵ دەریاچەی دەربەنیخان، لە بەشی باشووری خۆراواشەوە هاوسنور لەگەڵ ئیدارەی گەرمیان کە منتیقەی ناوچەی ناحی بەمۆ ئەگرێتەوە. ئەمە لە ڕووی جوگرافیەوە. بەڕاستی ژینگەی سروشتی هەڵەبجە تەواوی سروشتێ 100% سروشتیە، چونکە ئەبینی ئەو کەسانی کە هێنە ژینگەی هەڵەبجەوە ناو هەڵەبجەوە لە بەتابەتی لە فەسڵی بەهار ئەنجا پاییزیش، چکە پاییزیشی وەکو بەهار جوان و ڕەنگینە. سێرەکەی ژینگەکە بەدەمتەوە پێکەنێ بۆ کەسانێک کە حەزیان لە سروشت و ژینگە بێ. جوانترین ژینگە هەبێت لە کوردستاندا پێم وایە ژینگەی هەڵەبجە بێت، چونکە ژینگە هەڵەبجە پاک و خاوێنە لە هەموو شتێکی دروستکراو، خاوێنە لە هەموو بۆنەکان، لە هەموو بۆنە پیساییەکان، لە هەموو دۆمۆکسیدی کاربۆین لێنێ کارگەی لێنێ هەڵەبجە. بەڕاستی ژینگەی هەڵەبجە یەکسانە بە ژیار. پارێزگای هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە بۆ قەزایەک بووە کە لە سنتەری قەزای با بڵێن هەڵەبجە لەگەڵ ناحیەکانی سیروان و خوڕماڵ و بیارە پێک هاتووە، تاوەکو لە 2014 بە فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە پارێزگا بە هەمان ڕووبەری ئیداری پێشووە. بەڵام دوای ئەوە لە 1/9/2015 ناحی بەمووی خراوەتە سەر ڕووبەرەکەی زیاد بووە بۆ 1041.6 کیلۆمەتر دووجا و 153 گون لە خۆی گرێتەوە. لە ڕووی جیۆلۆجیەوە ئەم منتیقەیە بەشێک بۆ لە دەریای تیسیس کە بە ئاو داپۆشراوە، ئەم ناوچەی داپۆشیوە. دوای ئەوە لە سەردەمە جیۆلۆجیەکانی کۆتایی مایۆسین و سەرەتای پلایستۆسیندا پلێتی عەرەبی بەرەو پلێتی ئێرانی جوڵەی کردووەوە. ئەو ناوچەیە پێکدادانێکی ڕوودا بۆتە هۆی دروستبوونی زنجیرەچیەکانی زاگرۆس و تۆرۆس کە ئەم زنجیرەچیانەی پارێزگای هەڵەبجەش هەر بەشێکن لە دەراویشتەکانی ئەو سەردەمە جیۆلۆجیە. لە ڕووی بەرزونزمی و پارێزگای هەڵەبجە بەڕاستی جیاوازیەکی زۆر هەیە لە بەرزونزمیدا. لە 439 مەتر لە بەشی خۆرئاوایە لە دەشتی شارەزوو دەست پێکا بە بەرزبوونەوە تاوەکو 2620 مەتر لە زنجیرەچیەکانی هەورامان لە بەشی خۆرەڵاتی. و لە ڕووی بەرزونزمیشەوە ئەتوانین ئێمە 5 جۆر بەرزونزمی لەم پارێزگایەدا دەستنیشان بکەین کە یەکەمیان دەشتەکانە کە ئەکەوێتە نێوان بەرزی 439 مەتر بۆ 600 مەتر و لە سا 23 کۆی ڕووبەری پارێزگای هەڵەبجە پێکێنێ. لە دوای دەشتەکان و پێدەشتمان هەیە کە ئەویش بە هەمان شێوە لە سەدا 35.3 کۆی ڕووبەری پارێزگای هەڵەبجەی پێکێنەوە و بەرزەکەی کەوێتە نێوان 600 بۆ 800 مەتر. دوای پێدەشتەکانیش گرد و گردۆڵکەکانە
کە لە بەرزی 800 مترەوە بۆ 1100 متر دەست پێکاوە لە سەدا هەفتەی کۆی ڕوبەری پارێزگای هەڵبجەی پێکێناوە و لە دوای گرد و گۆدۆڵکەکان دوو بەشی دیکەمان هەیە کە چیان نزمەکانن لە 1100 مترەوە بەرزە بێتەوە تاوەکو 1600 متر کە ئەمەش لە سەدا حوت و پوین نۆی کۆی ڕوبەری پارێزگای هەڵبجەی پێکێناوە و چیا بەرزەکانیش کۆتا بەشی بەرز و نزمی پارێزگاکەیە کە لە بەرزی 1600 مترەوە تاوەکو 2620 متر بەرزە بێتەوە و بەش کەمترین ڕوبەری پارێزگای هەڵبجە لە خۆ ئەگرێتەوە کە لە بەشی باشووری خۆراڵاتەوە باکووری خۆراڵاتەوە بەرەو باشووری خۆراڵات درێژ بوونەتەوە کە زنجیرە چیاکانی سوورێنە زنجیرە چیای هەورامانە بە هەموو لووتکەکانیەوە چیای شنروێیە و لەگەڵ چیای باڵام بوو. هەڵبجە خۆی کەوتوتە دامێنی چیای شنروێەوە شنروێ کەوتوتە باکووری ڕۆژهەڵاتی هەڵبجەوە باشووری ڕۆژ هەڵاتی هەڵبجەش چیای باڵام بۆیە باکووری ڕۆژهەڵاتیش لە دەستی چەپەوە چیاکانی هەورامانە هەورامان و سوورەن یا دابەشەکەن چیاکانی هەورامان سەر بە زنجیرەجیاکانی زاگرۆسن یا چیاکانی شاخەکانی دەوروبەری هەڵبجەش هەموویان دەوڵەمەندن بە ڕووەکە سروشتەکان بە درەختە سروشتیەکان شتێکی زۆر زۆر جوانە بۆ باشووری هەڵبجەش دەشتی فراوان و بە پیتی شارەزور و دەریاچەی سیروان و دەربەنی خانە. سەبارە بە ڕووپۆشی ڕۆکی بە ئەو شێ زیاتر بەکاربێنن جوانترە هەم دارستانەکان بگرێتەوە هەم گژوگیای سێپس بگرێتەوە هەم ڕۆکی ئەلبی بگرێتەوە ڕۆکی کەناری چەمەکان بگرێتەوە کۆ شوێنێک ئێمە تێداین هەمیش دارزانە دەستکردەکانیش بگرێتەوە. بەڵام سەبارە بە ڕۆکی سروشتی تەبان لە پێناشەکەی وا دەرەکەوەی کە ئەو ڕۆکانن کە لە ژێر بارودۆخێکی سروشتی پلەی گەرمی و دابارینە خۆیان گەشەکەن بەبێ ئەوەی مرۆڤ دەستەی وەردانی هەبێت تێدا بە سروشتی خۆیان ئەڕوێن و دارستان بەڕاستی بەشێکی زۆری ڕوبەری پارێزگای هەڵبجەی گرتووەتەوە کە 475.6 کیلومتر دووجا ئێمە دارستانی جۆرا و جۆرمان لە پارێزگای هەڵبجە هەیە کە لە 45.6 کۆی ڕوبەری ڕووپۆشی ڕۆکی پارێزگاکە ئەکات و ئەم دارستانانە ئەکەونە ناو زیاتر ناوچە چیاکانن لە بەرزی 1000 متر تاوەکو 2000 متر لە ئاسی ڕووی دەریاوە زۆرترین چرترین دارستانمان لەم بەرزیا دەرەکەوێت و ئەم دارستانانە زیاتر لەو شوێنانن کە بەرزیان لە 1000 بۆ 2000 مترە لە ڕووی لێژیشەوە پلی لێژیان لە 15 بۆ 35 پلەیە و ئاڕاستی لێژیشان بەرەو باشووری خۆراوایە لەبەرەوەی لە ڕووی دابارین و لە ڕووی تیشکی خۆر و پلەی گەرمیەوە زیاتر گونجاون زیاتر گەشیان کرد و چڕیان زیاترە ئەوەی کە هەیە زۆربەی دارستانەکانی ئێمە کەوتونەتە ناوچە شاخاویەکان و دامێنی چیاکانەوە هەر لە بەشی باکووری خۆراڵاتەوە درێژە بێتەوە بەرەو باشووری خۆراڵات لە چیاکانی با بڵێن سوورێن لە چیای هەورامان لە با بڵێن لە دۆڵەکانی زەڵم چیای لووتکەی داڵانی و وشکەنا و هەتاوە گودین بۆ منتیقی ئەملای ناوچەی سەرگەت و هانەی دن و دەرەی مەڕ شەڵواندر با بڵێن کەڵەلانکێ لووتکەی شرامان هەیە لووتکەی چیای ئایشێمان هەیە دوای دێن بۆ چیای کڵاوەی ئاش و دەوروبەری ناحی بیارە پاشان سەرەکەین بۆ بەرەو دەگاشێخان و بەڵخا چیای تەوەنێمان هەیە بەرەو تەوێڵا چیای خەلەفی هەرزگا پشتەوبانە ئەمانە کۆمەڵێک چیان کە بەڕاستی دەوڵەمەندن لە ڕووی دارستانی سروشتیەوە پاشان دێن بۆ چیای دەوروبەری ناوچەی هەڵەبجە و گوندی هاوار و تەوەنێ ئەوەش کە بریتە لە چیای شنروێ بە هەردوو دیوەکەیە کە دەیان لووتکەیتیا دەرەکەوێەوە چەندین ناوچەی گەشتیاری دروست کردەوەکو وەزگێڵ و هاوار و گریانە و سازان و ئەوانە ئەم ناوچەی شاخاوی سازان کە ئێستا تێدیان و درێژە بێتەوە بەرەو زنجیرە چیاکانی باڵامبۆ کە ئەڕوانێ بەرسەر بەشێکی هەڵەبجەوە سەیرانگای چاوگ و گوڵانە کە ئەمانە هەمویان دەوڵەمەندن لە ڕووی دارستانی سروشتیەوە و لە ڕووی گرنگترین جۆری دارەکانیشەوە بەڕاستی جۆرا و جۆرێکی زۆر لە دارستانەکانە بەدی یەکێکە بەشێکی زۆریان بەگشتی داری بەڕووە داری مازووە داری سماقە ترشە داری گۆیژە هەرمێ کێویلەیە هەنجیرە کێویلەیە بۆ نمونە بەڵاڵووکە ئەمانە بە شێوەیەکی گشتی بەشێکی زۆری ئەو دارانن کە لە ناوچەی دارستانەکانی هەڵەبجەدا هەیە و بەشێکی دیکەی با بڵێن ژینگەی سروشتی ڕۆکی سروشتی پارێزگای هەڵەبجە بریتە لە گژ و گیا کە ڕووەرێکی بەرفراوانی لە پارێزگای هەڵەبجە پێکێناوە.
وڵا شاخەکانی هەڵەبجە هەمویان دەوڵەمەندن بە درەختە سروشتیەکان بەڕوەکە سروشتەکان بە تابەتی درەختەکان کەوتنە چ ناوچەیەکەوە سازان هەورامان چیای شنروێ ئەودی و هاوار بەری ئەو بەرمان هەورامان پشتی ئەحماوا و زەڵم ئەوانە بەڵام زۆربەی ئەو درەختانەی کە باسەکەین کە سروشتی بن خۆڕست بن داربەڕوو دارقەزوان کێکف بەڵاڵوک گۆیژ داری کەتیرە ئەوانەمان هەیە ئەوانە سروشتین و خۆیان ڕواون هەر یەکەشی بەرهەم و ئینتاجێکی تابەتیە هەندێک درەختیشمانەیە ئێمە لەم سنوورە بەڕاستی قودسیەتێکی خوانیان هەیە ئەگەر بکرێ باسی بکەم بۆ نمونە قەزوان هەر لە ڕیشکەکەیەوە هەتا گەڵاکەی هەمووی بەرهەم و ئینتاج و ئیسفادەی لێکرێ مرۆڤەکان لە قەدەکەی بنێش دەرهێنین گەڵاکەی پێتان سێر نەبێ دەرمانێکی زۆر چاکە بۆ چاکبوونەوە و ئیلتیهابی وڵاخە بەرزەکان ئەکوڵێندە و زەر دەکرێت سەربرینەکانیان قەزوانەکەی بە فەریکەی بە شینی بە سوێری بە تەزبیحی ئەنواع قەزوانمانێ قەندوانمانەیە کە ئەکرێ بە تەزبیحەکەی سەرێکی خاڵی ئەفرۆشرێ ئەنجا بێتەوە سەر بەڵاڵوکمانێ بەڵاڵوک بەڕاستی لە سنوورە زۆر دەوڵەمەنە بەڵاڵوکی سێ ڕنگمانەیە پرتەقاڵیمانەیە ڕەشمانەیە سوورمان هەیە کێکفمانەیە کێکف دارێکی زۆر بەقوتە تاوکمانەیە تاوک ئەویشێکێکە لە دارە خۆرسکەکانی ئێرە بەرێکی پرتەقاڵیە پایزان پێدەگا ئەکوترێتەوە خورێ چارەسەرێکی سروشتی تەواوی ڕێخواڵەکانە. تەوان پارێزگای هەڵەبجە یەکێک لەو لایەنە سروشتیانەی کە پێی دۆڵەمەندە بریتە لە سەرچاوە ئاویەکان سەرچاوەکانیش هەم لە ڕووی ئاوی سەرزەوی و هەم لە ڕووی ئاوی ژێرزەویشەوە لە ڕووی ئاوی سەرزەویەوە پارێزگای هەڵەبجە خاوەنی ڕووبارێکی سەرەکیە کە بە ڕووباری سیروان ناساوە کە ئێستا ئێمە لە تەنیشتی ئەم ڕووبارە وەستاوین کە سەرچاوەکەیەکەوێتە وڵاتی ئێرانەوە لە هەورامانی ئەودی و سەرچاوە ئەگرێت و پاشان لەم ناوچەیەوە دێتە ناو سنووری پارێزگای هەڵەبجەوە چەمەکانی تەوێڵە و بەڵخە و هاوارە کۆن لەگەڵ گریانە و لە چەمی سازان ئەڕژێتە ناو ئەم ڕووبارەوە کە ئێستا تێداین و لێرا چەندین ناوچەی گەشتوگزاری خۆشی دروست کردووە یەکێک لەوانە کە ئاوەمار کە ئێستێمە لەم ناوچە گەشتوگزاری و گەشتیاران سەردانی ئەکەن و لەگەڵ ئەوەشا کە ئەم ڕووبارە بەم ناوچەی پارێزگای هەڵەبجە تێپەڕێت بە درێژایی ناوچەکە ئەچێتە ناوچەی نەورۆڵی کەوتە و پاشان لە تەنگەبەری دەربەنیخان لە ساڵی 1960ەوە حکوومەتی ئەو کاتی عراقی بەست و بەنداوی دەربەنیخان لەسەر دروست کرد و سوودی لێوەرەگرێت بەڕاستی ئەم ڕووبارە گرنگێکی زۆری هەیە بۆ هەمە چەشنی زیندەوەران و ژینگەی سروشتی پارێزگاکە و ئیسفادەیەکی زۆری لێکرێت لە پاڵیشە پرۆژەی ئاوی هەڵەبجە لەسەر ئەم ڕووبارە بنیادنراوە لە ناو شاری هەڵەبجە لەبەرەوە کەم و زیادکردنی ئاوەکە پەیوەستە بە ژیانی دانیشتوانەکەی و کاریگەری لەسەر ئاوی خواردنەوەی شاری هەڵەبجە و دەوروبەری ئەکات و جگە لەم ڕووبارەش بەڕاستی پارێزگای هەڵەبجە ژمارێکی زۆر چەمی تێدایە وەکو چەمی چاوک و گوڵان چەمی بۆن منە سازان چەمی دەرەشیش چەمەکانی با بڵێن هاوار چەمەکانی بەڵخە چەمی تەوێڵە و زاوەر کە یەکەگرێتەوە چەمی گەورە دروستەکە ئەگە بچین بۆ چەمی بۆن منە وەزەنێ چەمی دەگاشێخان چەمی بیارە کە بەخری بیارە ناساوە کە ئێستا بڕیار وایە پۆندێک لە نزیک گوندی خارگەڵان لەسەر چەمی بیارە دروست بکرێ کە ئەوە ئیسفادەیەکی زۆریە بێت بۆ بەراوکردنی زەویە کشت و کاڵەکان و بژاندنەوەی ژینگەی سروشتی ئەو ناوچەی بە گەشتیاریکردنی ناوچەکەش و بژاندنەوەی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی و تافگەی زەڵم و با بڵێن سەرچاو و چەمی زەڵمیشمانەیە کاویش بڕێکی زۆر ئاوی ڕژێتە ناو ڕووباری سیروانەوە و لە پاڵیشیا ئێمە چەمی ڕیشێنمان هەیە بە هەمان شێوە تێکەڵ بە ڕووباری سیروان و دەریاچەی دەربەنیخانە بێتەوە و لە ڕووی ئاوی ژێرزەویشەوە بەڕاستی پارێزگاکە زۆر دەوڵەمەندە لە ڕووی کانی و کارێزەکانەوە جگەلەوە کۆمەڵی بیری دەستکرد و بیری ئیرتیوازی هەیە کە بە ژمارەیەکی زۆر دانراوە چەندەکەوە تەسیرێکی زۆر خراپی کردووەتە سەر مەسلەی داوازنی ئاسی ئاوی ژێرزەوی بەتابەتی لەم ساڵانی دوای کە ڕوبەڕووی وشکە ساڵی بوونێتەوە کەم بارانیە ناوچەکەمان ئەوە کاریگەریە بووە. وڵات سەرچاو ئاویەکان
خۆی ئەم سنووری هەڵەبجە دەوڵەمەنە بەسەر چاوەی ئاوی سروشتی بەڵام ئەویش زۆر و کەمی ئاوەکان وشکبوون یا وژنەبوونی کانیاوەکانەکەوێتەوە سەر هەر ساڵێک تڕە ساڵ بێ بارانێکی زۆر بانێ بەفرێک بارێ کانیەوەکانمانە بژێن ئێستا ئەم کانیە ئەلحەمدولیلا بژاوەتەوە ئەمە کانی سەرکەنی تاوێرەیە بژاوەتەوە یا کانیەوەمان زۆر زۆرە هەر سنوورێک چەند کانی و ئاوی زۆر لێ سەر لە ڕووی ئەو دیومانەوە هاوارە لە تەوێڵەوە ئاوەکێتە بەرە خوار ڕاتە چەمی هاوار چەمی گریان ڕژێتە ناو ئاوی سیروانە و ئەچێتە دەریاچەی سیروان لە پشتمانەوە سەرچاوی زەڵمەیە ئاوێکی زۆر زۆری هەیە و لەخوا بە زیابم ساڵ زۆر زۆرە ئەڕوا چەمی زەڵم و ئاودێری تەواوی ئەو دەشتی شارزورەی پێکرێ لە هەورامانیش بەداخەوە چەند ساڵێک هەورامان کانیەوەکانی هەورامان زۆربیان وشیان کردو من کانیاوە بەڵام بۆ 5 ساڵ ڕوا وشکی کردو یەک درەختیشی نەماوە سنوورە کە باخی خۆشمانی لێ بەداخەوە وەکو عەرزم کردن ئاوی ئەم ناوچەیە بەندە بە بارانەوە بارانێکی زۆر بار بە فربارێ ئاو زۆرە نەژبارێ بەڕاستی ئاو کەمە تاوان پارێزگای هەڵەبجە لە ڕووی هەمە چەشنەی زیندەوەرانیشەوە بەڕاستی پارێزگایەکی دەوڵەمەندە لەبەرەوەی بەرزونزمیەکانی جیاوازن هەم ناوچەی دەشتاییەیە کە کۆمەڵێک باڵێن ئاژەڵ و خشۆک و باڵندەی تایبەت بەخۆی هەیە هەم ناوچەی شاخاویشی هەیە کە کۆمەڵێک ئاژەڵ و باڵندەی تایبەت بە خۆی تێدا ئەژیر لەبەرەوە هەمە چەشنەیەکی زۆر هەیە لەم ناوچەیەدا چەندین جۆر ئاژەڵ هەیە کە لەوانە ورچ کە لەم ناوچەی ئێمەدا بەتایبەتی لە زیندەوەرانی هەورامان بینراون بە بیرەوەری خۆ من کاتێک مناڵ بووم پڵنگ بینراوە کە لە ناوچەی زەڵم ساڵێکیان کە پڵنگێک یەکێک لەوانە کوژرا لەلایەن شوانکارەکانەوە هێنرایە ناو بازاری خولماڵ و وێنەی گیراوەکو ئازایەتی بەداخەوە و ئێستش کاوانی کە ئاژەڵداری ئەەکەن لە ناوچەی دەرەی مەڕ پڵنگیان بینیوە کە لەو ناوچانەدا ئەژی و کەڵەکێوی یەکێکە لەوانەیە کە زۆر بە شێوەیەکی بەربڵاو لە ناوچەکەی ئێمەدا هەیە بەراز بە شێوەیەکی بەربڵاو لە ناوچەی ئێمەدا ئەبینرێت کە ئاژەڵەکانی دیکە بۆن منە کەو کە زۆر بڵاوە لای ئێمە پۆڕ و سۆسکێ و ئەمانە ناوچەی ئێمەدا زۆرن هەموو جۆرەکانی دیکەی باڵندەش کە لە واشەوە بیگرێتاوەکو بەشەکانی دیکە لە پارێزگای هەڵەبجەدا هەمووی بەدی ئەگرێ لە زایدن ئەوانەی هەمە چەشنەی جۆرەکانی خشۆکەکانیش هەیە یەکێک لەو توێژنەوانی کە لە زانکۆی بەغا کراوە باسی لەوە کرد و نزیکەی 46 جۆرلەکە و لە عێراقا دەستنیشان کراوە کە بە خۆشبەختانە چواریان لە ناوچەی سەرگەت و دەرەی مەڕی هەورامان دەستنیشان کراوە لە بەرزی 800 متر بۆ 1000 متر کامە نیشاندەری ئەوەیە کە ئەم پارێزگای ئێمە پارێزگای هەڵەبجە زۆر دەوڵەمەندە لە هەمە چەشنەی ئاژەڵ و باڵندەکانە و جگە لەوەش کە ئێستا ڕوبەڕووی کۆمەڵی گرفت بوونەتەوە هەم لە ڕووی مرۆییەوە هەم لە ڕووی سروشتیشەوە سروشتەکە بە بۆنەی وشکە ساڵ و کەمبوونەوەی دابارین و ئەوانە و کەمبوونەوەی دارستانەکان و ڕووپۆشی ڕووەکی گرفتی بۆ دروست کردوون چونکە لانکە و سەرچاوی خۆراکی ئەوانن و گرفتە مرۆیەکەش ئەوەیە کە مرۆڤ زۆر جار کە ئەچێتە ئەو ناوچانە ئەبێتەوە هۆکار بۆ کۆچکردن و بۆ کوشتنیان و ڕاوکردنیان گرفتی بۆ کەمکردنەوەیانە دروست کردووە کە دوایین راپۆرتی نەتەوە یەکگرتوەکانی UN باس لەوەکە بە گشتی لەسەر ئاسی عێراق لە سا 35 بۆ لە سا 55 هەمە چەشنەیی وا بڵێن زیندەوەران کەم بۆتەوە کە ئەمەش مەترسیەکی زۆرە لەسەر ژینگەی سروشتی ئەم ناوچەیە کە پارێزگای هەڵەبجەش یەکێک لە پارێزگەکانی عێراق وەکو ئێمە بۆیان گەڕن باوگا پیرانمانە گەڕنەوە کە ساڵەکان سەخت بوون بەڕاستی گۆڕانکاری بە کەشوهای جیهان داهاتووە کوردستان و هەڵەبجەش بەدەر نییە لەو گۆڕانکاریانە من بیستمە لە دەمی باوبا پیرانمان کە ورچەکان دابەزیون بۆ ناو گوندەکانمان ئەو کاتانە کۆمەڵێک ئاژەڵی کەمانەوە پڵنگمان هەبووە کە دابەزیوە لەم سنوورەشا پڵنگ هەبووە ئێستا خۆ من شکە بم خۆم گیاندارم بینیەوە لەم سنوورە لە سنووری هەڵەبجە بەڵام نەمتوانێت بە کەسی بڵێم بەڕاستی نەمتوانێت بڵێم لە فلان شوێن ئاژەڵێکی بەو شێوەیەم بینیوە بۆ چونکە ئەکەونە شوێنی لەوانەیە کەسێک پێی بزانێ بکوژرێ بەڕاستی من ئەم زستانە ڕۆشتی بۆ چای بەفریمی لەگەڵ هاوڕێکمان کاک حاجی فەمی بینیمان داڵێکی دەگمەن کوژرا بوو 2 مەتر و شتێک باڵەکانی درێژ بوون ئەوان ژینگەی سروشتی لە ڕابردوو و لەگەڵ ئێستا بەڕاستی زۆر جیاوازی هەیە لەبەرەوەش کۆمەڵێک فاکتەر وای لێ کردووە هەم فاکتەرەکان هەم مرۆیی جارێکی دیکە مرۆڤە
هەم فاکتەری سروشتیشمانێ ئێمە لە فاکتەرە مرۆیەکانە بەڕاستی لایەنی جیهانگیری گلۆباڵایزیشن کاریگەری زۆری هەبووە لەسەر مەسەلەی ژینگەی سروشتی ئێمە لە بیرۆیی با پیران و باوکمەوانە کە باسەکرێت ناوچەی ئێمە جگە لە کۆمەڵێک پێداویستی وەکو چاو وەکو شەکر و وەکو ڕۆن هیچ پێویستیان بەوە نەبوو بێنە شارەکانەوە ژیانی تێدا بکەن لە لادەکەی خۆیانە هەموو شتێک لە سروشتەوە لە ژینگەەوە وەرگیراوە تەنانەت ئەو خانووی کە تێدا ژیاون لە سروشتەوە دروستکراوە بەردەکانی بۆ منە لە سروشتەوە وەرگیراون ئەو دارانەی کە لە باخەکانەوە لە دارستانەکانەوە وەرگیراون کە ئەوانەی وشک بوون هێناویانن وەکو دارەڕا وەکو بەکاریان هێناون بۆ سربانەکانیان ئەو خۆڵەی کە لە سەربان هەبووە لە سروشتە وەریان گرتووە و سەقفی خانوەکانیان پێ تۆکمە کرد و تێدا ژیاون ئەمە وەکو لایەنە سروشتێکی جاران وابووە ئەو کەرەستە و کەلوپەل و پێداویستیانی کە هەیان بۆ لە ڕۆژانە بەکاریان هێناوە لە ناوماڵە بۆ منە بۆ چێژ لێنان بۆ خواردنەوەی ئاو ئەو کەوچک و با بڵێن پەرداخ و کەرەسانی دیکەی کە چێژ لێنان هەبوو هەموو لە سوشتەوە دروستکراوە لەدا دروستکراوە بۆ منە لە پاڵیشیا بۆ منە ئیشی باغداریان کردووە ئەو شوێنانی کە سەخت بۆ نهێناو یانە تەڵانتەڵانیان کردووە بە بەردی ناوچەکە خۆڵی ناوچەکە پڕیان کردوێتەوە نەمامیان تیان نێشتووە کردویانە بە باخ وەجارێکی دیکەش ئەو کەرەستانی کە بەکارێنەنە بۆ کێڵانی زەوی بۆ منە بۆ کشت و کاڵکردن جارێکی دیکە هاتوون لە سروشتەوە لە دار و درەختەکانە ئەنوا کەرەستیان دروست کردووە و ژیانی خۆیانی پێ مسۆگەر کردووە. بەداخەوە ژیانی باوپایرانی ئێمە لەگەڵ ئێمە فەرقی ئەوان شەڕیان لەگەڵ ژیانە کردو بۆەوەی بژین شەڕیان لەگەڵ ژیانە کردووە بە کۆڵ گڵیان بردو تەڵانیان پێ دروست کردو بەبەر تەڵانەکانیان دروست کردووە بەڵام ئێستا ئەو جیلە نوێی کە دروست بووە بەڕاستی جیلی تەکنەلۆژیایە هەمومان تەمەڵ بووین ئەوەی کە باو باپیروان کردووە هەرگیز بە ئێمە ناکرێت هەرچەند خەڵکی وەرامان خەڵکانێکی زیرەکەن تا ئێستا کەمێک شێوازی خۆی تێک نەداوە و ئەویش چییە؟ منتەقەیەکی چەپەرە دەستی سەرمایی نەگەیشتوە تێ ئەگە دەستی سەرمایە و سەرمایە گوزاری بگاتێ پێم وایە ئەو ژینکە ئێمە ژوێرانە بێ و ئەکرێ بە باڵەخانەی بەرز و ئەویش تێگەچێ بەڵام ئەوەی کە مایە دڵخۆشیە هێشتا دەستی سەرمایە گوزاری چاوچنۆکی سەرمایە گوزاری ئاوەدانکردنەوەشمانەیە سەرمایە گوزارمانە ئاوەدانیە بەڕاستیەوە مایە دەستخۆشیە بەڵام سەرمایە گوزارمانەیە کە پارە بوو بەستەنتەر وڵات شێوێنە و تێکێدا سوپاس بۆ خوای گەورە هێشتا نیشتمانی ئێمە هەڵەبجە بە گشتی سنووری هەورامان سەرمایە گوزاری چاوچنۆکی تێنەگەیشتووە. ڕاستی یەکێک لەو مەترسیانە کە جیهانیە مەسلەی گۆڕانکاری ئاوهەوایە کلایمێت چێنجەکە کاریگەری هەیە لەسەر کۆمەڵێک لایەنی سروشتی ئەم پارێزگای هەڵەبجە لەوانە بەرز و نزمی لە دابارینە ئێمە ئەگەر سێ بکەن پارێزگای هەڵەبجە ناوچەیەکی بارانی مسۆگەر بووە ناوچە دەشتایەکانمان 600 بۆ 700 ملیم باران تێکرای ساڵانەی هەبوو ناوچە شاخاویەکان 800 بۆ 900 ملیم تێکرای ساڵانەی باران بوو بەڵام ئێستا کەم بووەتەوە ئەم ساڵی 2025 نزیکەی 400 ملیم باران باریوە کامە ڕێژەیەکی زۆر کەمە چاوەڕوان نەکراوە وشکە ساڵی یەکێک لە مەترسیە گەورەکان کە ئەبێتە هۆی کەمبوونەوەی دابارین ئەبێتە هۆی دابازنی ئاسیاوی ژێر زەوی ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئاوی کانیا و کارێزەکان کە مەترسیەکی زۆرە لەسەر ڕووپۆشی ڕووەکی و بەرزبوونەوەی پلەی گەرمی بە هەمان شێوە کاریگەری کاتە لەسەر کەمبوونەوەی چڕی دارستانەکان و ڕووپۆشی ڕووەکی لەم پارێزگایەدا مەترسیەکی دیکە بەڕاستی کە پێویستە باسیکە مەترسی مرۆییە کە ئەویش بریتە لەوەی کەوا هەنێک کەس لە ناهۆشیاریەوە بێیان لە بە دەستی ئەن قەزبیان بە ناقەزبێت جاری وایە بێتەوە فاکتەری بۆ کەوتنەوەی ئاگر کام کەوتنەوەی ئاگرە بە دەیان هێکتار ئێمە دارستان و ڕووپۆشی سەوزاییمان لەدەستەچێت و ئەسووتێت ئەمە گرفتێکی سەرەکیە گرفتێکی دیکە لەسەر ئەم ناوچەیە مەسەلی ڕاوکردنە بە کاریگەری کاتە سەر هەمە چەشنەی بڵێن زیندەوەرەکان و ڕۆکە سوشتەکان یەکێکی دیکە لە مەترسیەکان لەسەر ڕووپۆشی ڕۆکی ئەم ناوچەیەمە گەشتیارە بەشێکی زۆری پارێزگای هەڵەبجە ناوچەی گەشتیاریە کە بەتایبەتی بەشی خۆڕاڵات و باشووری خۆڕاڵاتی پارێزگاکە جاری وایە ئەو گەشتیارانە لە ناهۆشیاریەوە پاشماوی ئاگر بەجێڵن ئەبێتەوە هۆی ئاگر کەوتنەوە. ژینگەی هەڵەبجە دیارە ژینگەیەکی سروشتیە ژینگەیەکی دەستکردنیە ژینگەیەکی جوانمان هەیە لە ڕووی گەشتیاریشەوە گەشتیارێکی زۆر لەم وەرزانەدا ڕوومان تێدەکەن
بەنسبەت گەشتیاریشەوە گەشتیار هاوکارمان نییە بەڕاستی ئێمە لە ڕووی گەشتیاریەوە کە خەڵکیی زۆریەتە ئێرە ئامارێکی زۆر یعنی خەڵکیی زۆر کەیەتە ناوچە گەشتیارەکان بە پیسی بۆمان جیاڵن ئێمە لە ڕووی لە ڕۆژانی ڕۆژە گەشتیاریەکان ژینگە پارێزداین لەسەر جادە ڕئیسەکان و علاگە تەوزیعەکەین بەسەر خەڵکەکانە بەڵام خەڵکەکە وعەتی ئەوەیان نییە کە زبالەکە لەگەڵ خۆیان کۆیکەن و بۆ ژینگە پارێزە فەقیرانە کۆیەکەنەوە گەشتیارێکی زۆر ڕووە کاتێ بەڵام ئامارەکە لای بەڕێزان گەشت و گوزارە ئێمە تەنها ئەوە ناتوانین ئامارێکی خۆڵ و خاشاکتان بینە کە لە ڕۆژانی گەشتیارە بۆ نمونە لە 2 ڕۆژی گەشت و سەیرانە لە ماوەی پێشووە لە 2 ڕۆژە بۆ ماوەی 20 لە ناوچەی نەوڕۆڵی ئاکۆ کراوەتەوە کە ئەمە بەس تەنها بەشێکێتی لە ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە داواکاریمە هاوکاری ئەو ژینگە پارێزە فەقیرانە بن چون ئەو ژینگە پارێزانە بین هەمووی کەس و کاری خۆمانە ئەو کەیەت بۆ گەشت و سەیران ئەبینی شوێنەکەی بە پیسی جێڵێم پێویستەکە ژینگە پارێزێ بنێنی ئەمە داوا هەلێرەوە داواکەین لەو خەڵکە هاوکاری ئەو ژینگە پارێزانە بن و داوایان لەکەن سروشتی ناوچەکەمان تێک نەدەن. مەترسەکان بۆ سەر ژینگەی دەرەوەی شاری هەڵەبجە سووتاندنی دارستانەکانە زۆر جار دارستانەکانە سووتێن ئایا بە هۆکاری سروشتی بێ بروسکە بێ یان هۆکاری دەسەنقەس و لایەن مرۆڤەکانەوە بێ ئەوە ئەبێتە هۆکارێکەوەی کە ژینگەی دەرەوەی هەڵەبجە تێک بچێت و خەڵکانی کەش ڕوو تێ بکاتەوە کە تێکچوونی ژینگەی هەڵەبجە سووتانی دارستانەکان تەنها بە دارستانەکان و ناوەستێ هێدانی باڵندەکان زیندەوەرەکانە سووتێن. بۆ پاراستنی ئەم ژینگە سروشتیە جوانەی کە پارێزگای هەڵەبجە هەیەی بەڕاستی پێویستە ئێمە وەکو دانیشتوانی ناوچەکە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک هەنگاوی جدی بگیرێتە بەر یەکێک لەوانە کە گرنگترین فاکتەر بۆ پاراستنی ژینگەی سروشتی بەڕای من دروستکردنی بەست و بەندا و پۆندا ئەو دەرامەتە ئاوی کە لەم ناوچەیەدا ئەو چەمانەی کە لە پارێزگاکەی ئێمەدا هەیە ینی پۆندی لەسەر دروست بکرێ با بڵێن گۆما و یان بەست و بەنداوێکی بچووک و مامناوەندی لەسەر دروستکەگە گەورەش نەبێت بۆی بتوانین ئاوی ژێ زەویمان زیاتر بکەین و ڕێگری بکەین لە کەمبوونەوەی ڕووپۆشی ڕۆکی و دارستانەکان و سەوزایی زیاد بکرێەوە زەوی کشتتوکاڵیەکانمان وەبەر بهێنرێت بەتاڵی بەجێ نێهێڵرێت بۆی دیاردەی بە بیامان بوون و شکە ساڵی کاریگەری زۆری نەکا لەسەر ئەمە یەکێک لە فاکتەرە گرنگەکان کە توانین سوودی لێوەرگین فاکتەرێکی دیکەوەیە کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی با بڵێن کۆمەلگەی شارستانی و مەدەنی NGOەکان ڕێکخراوەکان لەگەڵ حکوومەتە بتوانن ینی پرۆسی ڕواندنی نەمام ئەنجام بدەن لە ناوچە شاخاویەکانە بەتابەتی ئەو درەختانی کەوا بەرگەی وشکە ساڵی بەرگەی کەم ئاوی ئەگرن بەتابەتی وەکو بەڕوو وەکو مازوو وەکو چقالە وەکو بایف وەکو ژاڵە کامانە پێویستیەکیان بە ئاو کەمە ئەتوانێت ئەو ناوچانیان پێ سەوز بکرێەوە پاراستنی ئەو دارستانانی کە هەمانە بۆ ڕێگریکردن لەوەی کەەوە حاڵەتی سووتان ڕوونەداد و بەرگری شارستانی ئەگەر بە شێوازێکی ئێشەگری کاتیش بێ بۆ ماوەی چەند مانگێکەوە ئەو پوش با بڵێن ماوەی پوشپڕە لەو پوش زەر دەبێت و گیا سەر دەبێت لەو ناوچەیەدا بەرگری شارستانی لەو ناوچەیەدادا بندێت وە هەر لادەیەک بۆ خۆی دەستەیەک گروپێک لە گەنجەکان لە ئەنجومەنەکانی گوندەکان بتوانە هاوکاری یەکتری بکەن وەکو بڵێ دەسەوامێک بێت هاوکاری یەکتری بن لە کوژانەوەی ئەو ئاگری کە لەوە لە سنووری گوندەکان و ناوچە شاخاویەکانە ئەکەوێتەوە و لەسەر ئاستی حکومیش بتوانێت درۆنی پێشکەوت و تەکنۆلۆژیای نوێ یان فڕۆکەی نوێ بەکار بێنرێت بۆ گەیشتن بەو ناوچانی کە دەوڵەمەندن بە دارستانەکان و ڕوبەڕووی سووتانە بنەوە بەڵام ناوچەیەکی مەترسیدارن بەبوونی مین و ئەلغام تەقەمەنیان تێدایە یان جاریوای ناوچەکە سەختە مرۆڤ بازانانی ناگاتە ئەو ناوچەیە حکوومەت بتوانێت لە ڕێگەی تەکنۆلۆژیای درۆن و فڕۆکەوە بتوانێت بەشدار لە کەمکردنەوەی حاڵەتەکانی ئاگریکەوتنەوە لەو ناوچەیەدا.